بەپێی زۆرینەی پێشبینیەکان دۆخی دارایی هەرێم و عێراق لە ساڵی ئایندەدا ڕوە و داڕوخان دەچێت و بێبەهاکردنی دراوی عێراقی لا پێناو پڕکردنەوەی کورتێنانی بودجە ئاماژە زەخەکانی ئەو داڕوخانە نزیکەن. لێدوانەکانی بەرپرسانی عێراق ڕوونە لەسەرەوەی توانای دابینکردنی موچە و شایستەدارەیەکانی خۆیان نییە و هەرێمیش بووە بەبار بەستەریانەوە. ڕازیبوونی هەولێر بە هەموو مەرجەکانی بەغدا ئەوە دەردەخات هەرێمیش گەیشتۆتە خاڵی کۆتایی و تەنها شوێنێک بەدەستیەوە مابێت بەغدایە. بەڵام دەوترێت بەغدا حاڵی دارایی خۆی هێندە خراپە، توانای تیمارکردنی برینە داراییەکانی هەرێمی نییە. مادەم حکومەت ڕازی بوو نرخی ئەم دراوە دابەزێنێ بۆ طبعاً ئەگەر سعری بانقی مرکزی 145 بێت دڵنیا بە لە بازارە بە 50 مامەڵەی پێوەکرێ، بەڵام تا 200 ژەڕوە. ئەوە من ئەمڕۆ لە بەردەمی پارکی مەلیک مەحموود قسە بۆ پەیامی خۆشەویست دەکەم دراوی عێراقی تا 200 ڕوا حەقی ئەوم نییە لە پەرلەمان و لەمانە کێشەی بۆ دروستکە نێڵن ئەو ئەم پلانەی حکومەت سەر بگرێ. بەڵام لە هەمومانە گرنگتر ئەوەیە ئەبێ بزانێکین هەرێمی کوردستان بۆچی زەرەری زیانی زیاتری بەرەکەوێت. هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی ئێستا مەعاشی پێ نادرێ کە مەعاشە لە ساڵ 21 کەم کردوێتەوە، لە ساڵ 22 نرخی دراوەکە دابەزیوە کەواتە زەرەرەکە بۆ سەرتاکی کۆمەڵگای ئێمە بە تایبەتیوانەی کە فەرمانبەرن ڕێک لەمە دووە لە ساڵ 50 هیوادارین ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە زۆر جێگای ئەوەی ئێمە باسی کەین وە کەرتی تایبەت ئەبێ حکومەت بە پەلا نەک بە پەلا. چۆن نەخۆشێک تەلەفۆنەکەن ئەڵەن لە مردنا ئیسحافێکی فریاخن ئابووری هەرێمی کوردستان لە مردنایە ئەبێ بێ پەلا بە ئیسحافێک فریای کەوین. ئەگەر نا حکومەت بڕیار نەیە لە ئایندەیەکی نزیکە چاکسازیەکانی دەست پێ نەکات، چاکسازی ڕاستەقینە نەک بۆ یاخوسی واخکردن، چاکسازی ڕاستەقینە ئەم حکومەتە دەست پێ نەکا هەرێمی کوردستان بەرگەی ئەم گۆڕانکاریانە ناگرێ کە لە عێراقا هەیە. چاودێران دەڵێن هەرێم بەهۆی گەندەڵی و بە تاڵانبردنی سامانی گشتی وڵات نەیتوانیوە ژێرخانێکی ئابووری بەهێز بنیاد بنێت تا ئێستا ناچار نەبێت دەست لە بەغدا پان بکاتەوە و تکای نادنی بودجەی لێ بکات. بەهۆی خراپی ئیدارەدانەوە ئێستا وای لێ هاتووە ئابووری هەرێم هەرز بهێنێت. لە ئەگەری ڕێگنەکەوتنی بەغدا و هەرێمیش پێویستە هەرێم چاکسازی بە پەلە و ڕیشەی لە داهات و خەرجی بکات و چی دیکە بەرپرسان کات نەکوژن. ئەمانە ئەگەر سەیری بکەی هەرێمی کوردستان و عێراق یەکێکن لە وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا، وڵاتێک کە ڕۆژانە چەندین ملیۆن بەرمیل نەوت بنێرێتە دەرەوە، خاوەنی غازی سروشتی بێ، خاوەنی ئەم هەموو داهاتە بێ، دەرەنجامیش خەڵکەکەی بەلاوازی بژی بێگومان لەوەی بەڵگەی گەندەڵی و فەشەلی ئیداری و سیاسی بەڕێوەبردننی کاربەدەستەکانێتی. وڵاتێکی زەبەلاحی وەک تورکیا 80 ملیۆن کەسی تایە نەنەوتی هەیە و نەغازی هەیە و ئەشتوانێ ئابوووریەکەشی تا سایکێکە لە ئابوووریە بەهێزەکانی جیهان و لە گروپی بیستی نێودەوڵەتیە. ئەو بەڵگەیە لەسەرەوەی کە بوونی گەندەڵی و ئیدارەی فاشیل و دز و جەردە و مافیا ئەم وڵاتە بەڕێوە بە لە هەردوو لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. بۆ کوتم جارێککە هەرێمی کوردستان بارودۆخی خراپترە لەبەرەوەی نەیتوانێت بەم هەموو داهاتەی خۆی بنەمایەکی ئابووری بە خۆی دروستکە پەنای بۆ بەغدا بردووە. بەغداش لە بارودۆخێکی ئاوادا دوجار بەبێ ئەوەی هەرێمی کوردستان داهاتەکانی خۆی تەسلیمکە ئامادەی نەیە بە هیچ شێوەیەک جارێکتر ئەوەی پێشتر نردوێتی بۆ هەرێمی کوردستان کە هەرم پێوەی بابەنە بۆ جارێکتر بیرێ بۆ هەرێمی کوردستان. ئاماژەکان بۆ ئەوە دەچن حکومەتی عێراق نیازی ڕێکەوتنی نییە لەگەڵ هەرێم و لەلایەکی دیکەشەوە بەهۆی هەرەسێنانی ئابووری عێراقیش بەرپرسانی بەغدا نایەنەوێت جارێکی دیکە فریوی هەرێم بخۆن لە پابەند نەبوون بە ڕێکەوتنەکەیانەوە. ئێستا هەرێمی کوردستان و عێراق لە بەردەم چارەنووسێکی نادیاردان پێشبینی دەکرێت ساڵی 2021 دۆخی دارایی و ئابووری ڕووداڕوخانی مەترسیدار بڕوات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.